بله تماشاوان جا روشا حج چای تایبتی حجین هرما کردستان روشاوان چای گلو ری رسم چاپ ری بچن بريس شيخ نياس راغب ربا بري گشتي حج عمره لهرما كردستان نهال باجار مكه گلمه بريس شيخ نياس ام كاتو باش روش چاوايا باردوخ چاوايا بگشتي بتایبتی حجيان هرمي كردستان صلاة لإيوة صلاة لسردنبي نراني كنالي بسلسار إيما استقتال شوي عرفين نكلة شاري مكان لشوي عرفة حازياني هري مكوسان هميان جيني الشو الحمد لله تابر بياني سردمي عن زور برفبشي بشويشي ريخراو للايان وزارة حزي سعودية وللايان دامز راوي سفر الشيراني حازياني دولي عربي حاجيان الكردستان بول وكاروان بريما كدن لبو شوي عرفات الحمد لله امر بلا بياني سلزم حاجياني هريم الكردستان ببيك مقريبة سلامتي جيش بشوي عرفة وكو دنام تنامرتان بيدا اما امر لشوي عرفتا رجع وابون دمينينوا لا رجع وابون درين بلو مزدلفة والحمد لله رجع حاجيان هريم الكردستان تا ئێستا لە ڕۆژێکی باش الحمد لله هیچ حالەتێکی نەخوازراومان نییە هیچ گیر و گرفتێکمان نییە هیچ حاجێکمان تووشی ڕووداویش نەخوازراو نەبووە سوپاس بەخوای گەورە هیچ حالەتێکی وەفاتمان نەبووە تا ئێستا تەنها یەک دوو حاڵەتی نەخۆشمان هەبووە لە ڕۆژان ڕابردوو کە داخلی شفاکراون لە شاری مەکە ئەوانیش دەرهێنراون تەنها یەک نەخۆشمان مابوو لە مستشفای ملك فيصل لمكة أو نخوشش أمره أمبولانس بإسعاف لأن عرفة حزيفية دكريت الحمد لله يعني هيز كم وكريت لا بروسا كذا بو إما وحاجان البستان بدينا كريت روسا كزور بارك بيشي وزور مسيطري بسر كاربار إداري وكار جرو يعني كان طبعا دائما وكريم البستان بزر دكين سباز وقاي جورات إدارة دان برای کردن و سرپرستکردنەکەمان لەو پرۆسەکە جێگا ڕزامەندی حاجیان هاوڵاتیان هەرێمی کوردستانە. بله جناب الشيخ بهيان برستان و همو حاجیان هەرێمی کوردستان بە سەڵامەتی بگەرنەوە لە بەرەوە ئێستا کە سوکارتان چاوەڕێتان دەکەن ئێمەش بەگشتی خەڵکی کوردستان یعنی جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ پرۆسەی حەج بە تایبەتی ئیدارەکردنی پرۆسەی حەجی هەرێمی کوردستان لای نەپەیوەندیدەرەکان چۆن بووە؟ الحمد لله أو صال بالنسبة لي كو هرم كردستان يعني زور سركوت وأنا تر وبروفيشنال تر دستكار جري كان و يعني أو ريشو إن نيك في الآن حكومة هرم كردستان ووزارة الثقافة والبربرات حج عمره هرم كردستان زور برفيش يعني هم لكردستان همش لعربستان السعودية لشارع المدينة أنا كبرجع وشكاني هاتن وهم أنا كبرجع اسمعني هاتن لشارع مكة بروسك الزور ببروفيشنالي بري وسوا يعني إدارة زور دوام سركوتوانا بو بروسي حاجة يعني كردستان كراوة بلام لزياتي عربستان السعودية براسي أمثال ريشينا كان قراوة يعني تفيز كردنو بري كردني حاجيان لشارع مكة بو عرفة زور الشواذ الشميان في هذا الوصال زور تنزل طول يعني زور ضبطيان أبو دوي تنها أو حاجيان كبشوي رسمي هاتنا وأنا بقنا عرفة يعني بشوي تنجان كردبو بردوام نري شركي سرپرشتار دولي عربي ونري وزارة حزب قلب باس بالتشيك عندك الدواء وكان تأكيد الدواء تأكيد فيزا كان عندك الدواء أو توزع فرصتين تأكيد أمي خاوكو بيوتم تابر بيان أمر شاب بردوام لله بريكني حاجيان من الشارع مكتبو عرفة. بله جناب الشيخ ام سال جیاواز سالانی رابردو عربستانی سعودیه رکارینه گرتویانه تبر بچونیتی تعامل کردن لگل حاجیانی دروی سعودیه بونمونه مسئله ویزا آنی به ویزا گشکاری درون بو حج ناهلن بونمونه بس تودکه که بصدان خلکی هریمی کردستان و عراقیش لم چارچوه دست سر کراون دست بسر کراون لم رویوه چه زانیاریه که برسي دز بس كدن نازم برونا كم ردابي بس أو دبوا أو خلكاني كتقدر في ساحة الشارع مكة مش نجيب لنا وزنا كالعراق تقدم الله تاني الدنيا تيدا يعني
وڵاتی چۆکو میسر بە یەکەم وڵات دێ لەو بارەوە وڵاتی وەردان بە دوام وڵات دێ لەو بارەوە ینی سعودی دەڵێ 500,000 کەس زیاتر جگە لەوانەیە کە ویزای حەجیان هەیە بە ویزەکان تر لە شاری مەکەن هەوڵی حەجکردن دەدەن دەوێت بۆ تەنظیمکردن و ڕێخستنەکە ڕێگریان لێت بەڵام جنابتان دەزانن ینی لە ئەو قەرە باڵغی دەهامە ڕێگریکردن و زەبەتکردنەکە زۆر زەحمەتە ئەگەرچی بەداخەوە حاجیانی ئێمەش بەشێکیان لە ماوەکان ڕابردوو ینی هاوڵاتیانی ئێمە کە دەیانویست حەز بکەن بەو ویزەیە تووشی تەنگەڵە و ناخۆشی و ئەزیەت بوون ناخۆش بوو بەڵام تر عەرەبستان سعودیا ڕێشێنی خۆی دەگرتە بەر و بەبێ ئەوەی بگەڕێتەوە بە هیچ بەحسەیەکان بە هیچ نێتێک حاجیانی دنیای پرس بە ئێمە بکەیان پرکەن کەسێک بکات لە بۆ تەنظیمکردنی ئەموراتی حەجی خۆی لە وڵاتی خۆی ڕێوشێنی زۆر توندی گرت بەبەر خەڵکی زۆریان ئەزیەتدا بەڕاستی ینی ئەوە دەبوایە ینی بەو شکلە تعامل لەگەڵ بە شکلێکی وا تعامل لەگەڵ ئەو بیزانە بکرابە ینی خەڵک ئەزیەتی نەدیتبا ینی بە شێوەیەک بۆ ئەمساڵ بەم شێوەیە جەنابی شێخ ئەم ساڵ زیاتر تەرکیزیان لەسەر ئەوە بوو بۆ ئەوەی حەزەکە ئەوەی یانەی ئەوانەی کە بەڕسمی هاتن حەزی ڕسمی ئەوە زیاتر تەنظیم بکەن و ڕێشی بخەن بۆیە ئەوەندە توندیان کردبوو لەسەر ئەوانەی کە بە ڤیزای تر هاتینە لە بۆ شاری مەکە ئەگەرچی خوانەی کە بە ڤیزا هاتینە حقیقەتەن بە قانونی داخلی عەرەبستانی سعودی بوون بەڵام لە هەندێک لە ڤیزەکانیان نووسرا بۆیان نییە حەز بکەن بۆیە زۆر بە توندی تعاملیان لەگەڵ ئەوان دەکرد لەگەڵ ئەوەشدا بەڕاستی وەکو وتم ڕێگری شتاو ناکرا ئێستا ممکنە سەدان و فکرە بە هەزاران ئەو جوانانە هاتن لە عەرەفە بەرگای جێرا زۆر هاتبن لە بۆ ئەنجامدانی حەج ولی کەواتە جەنابەت دەزانی لەوێش ینی 2 ملیۆن حەجی ئەم ساڵ فەریزەی حەج ئەنجام دەدەن ڕێژەیەکی زۆر زۆرە یەکەم بوونەیە لەسەر ئاستی دنیا بەم شێوەیە قەڕەباڵغ بێ کەواتە لە ئاستی پێویستدا ڕێکارەکان گیراوە نەتەبەر لەلایەن سعودیەوە بۆ دەستە بەرکردن و پێدانی خزمەت گوزاریەکان سعودیە بەڕاستی ئەو خزمەت گوزاریانە کە پێویستە بۆ حاجیان لە مەکە و لە عەرەفە و لە مینا لە مزدەلیفە هەموو خزمەت گوزاریەکانی بەردەستە ینی لەبەرەوەی تەجروبەیەک و ئەزمونێکی هەزاران ساڵەیان هەیە لەگەڵ ئەو مەترسا لەو مەوزوعات زۆر پرۆفشنەڵن و لە مەوزوعی تەنظیمکردنەوە زۆر پرۆفشنەڵ و توانی یانی زۆر بە چالاکانە ئەو خزمەت گوزاریان جێبەجێ بکەن ئیتر وەکو جناب ڕاستی کرد بس جگە لە حاجیانی داخلی سعودی ینی ئەوانەی بە ڤیزای ڕسمی لە خارجی دەوڵەتی سعودی هاتوونە بۆ حەج بەجوێری ئامارێکە بڕیان کردەوە 1,750,000 ویزا دراوە بۆ حەج جگە لە هی خۆیان خۆشیان تقریبا 150,000 دەبێت 2 ملیۆن و جگە لەوانەیە کە بەبێ ویزای حەجیش دیانە ینی هاتوون حەج ئەنجام دەدەن بەشێکیان کە دەرچوونە بۆیە جناب باسکرانی قەرەباڵغیەکی زۆر زیحام زۆر هەیە و تەنظیمکردن و ڕێخستنی هەموو ژمارەیە بەڕاستی دیاقە و شیانی دەوێت بۆیە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین عەرەبستانی سعودیا لە ئیدارەدانەکانی خۆی و لە زەبتی ڕێگاوبانی خۆی لە تەنظیمکردنی خەدەمات ئەوەی کە لەسەر شانێتی ڕێککێشی جێبەجێ کردیە وەلەبرێز شێخ نیاز سەراغەپر بەبەری گشتی حەج و عومرێ لە هەرێما کوردستانê لە چیای عەرەفێ لە مەکە هەیە دیگەلمە بوو gelek spas جەنابی شێخ